بڕیارە ئەم هەفتەیە لێکۆڵینەوەیکی بەرفراوان بۆ پەیوەندیەکانی ئەمریکا و چین لە کۆنگرێس دەست پێ بکات. ئەندامانی لیژنەیەکی نوێی ئەنجومەنی نوێنەران بەدەنجی ئەمریکا دەڵێن ئەم ساتە وەختە ڕشترە لەسەر وەختی جەنگی سارد. ژینگەیەکی زۆر جیاوازە. پێویست نەبوو بە شێوەیەکی ئامانزدار ئابووریمان لە ئابووری یەکێتی سۆڤیەت بترازێنین. یەکێتی سۆڤیەت هەڕەشەیەکی یەکڕەحەندی بوو، هەڕەشەیەکی سەربازی بوو. پارتی کۆمۆنیستی چین بە شێوەیەکی زۆر هەمەلایەنەتر هەڕەشەیە. یاسادانەران دەڵێن لیژنەکە بە سەرۆکایەتی مای گالاگار ئەندامی کۆنگرێسی کۆماریەکان و نوێنەری دیاری دیموکراتەکان ڕاجا کریشنا مۆرتیە. ئەوان دەڵێن سەیری هەموو لایەنەکانی کێبڕکەی ئەمریکا لەگەڵ چیندا دەکەن. ژمارە 1 پێویستە کارەکانمان دوولایەنە بێت. ژمارە 2 کە گەلی چین قوربانی سەرەکی نەخشەی دەستدرێژی پارتی کۆمۆنیستی چینە. گەلی چین نەیار نین لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکادا. ئەندامانی لیژنەکە دەڵێن خستە خوارەوەی باڵۆنێکی چاودێری چینی لە 4 مانگی دوودا گۆشەنیگای خەڵکی ئەمریکای خستە سەر ئەگەری مەترسیەکان. لە ڕاستیدا ئاستی پێکاتەکەی بەرز کردوێتەوە هۆکارەکانی پێکێنانی لیژنەکە ئەوەیە بۆ ئەوەی جەخت لەسەر گرنگی ئێمە وەک کۆنگرێس بکەینەوە بۆ ئەوەی تێبگەین لە شێوازی ڕەفتاری چین. ئەو شتانەی کە دەبێ بیکەین بۆ ڕێگریکردن لە هەر ئەگەری کردەوەی. پێویستە زیرەک بین، زیرەکتر بین، پێویستە فراوان بین. چامان کراوە بێت سەبارەت بەوەی ئەوەی لە جیهاندا چی ڕوودەدات هاوپەیوەند بە چینەوە. لە کاتێکدا یەکەم کۆبوونەوە لەسەر ئاسایش دەبێت کە گەواهی ڕاوێژکارانی ئاسایشی نیشتیمانی سەرۆکی پێشوو داناڵد ترامپ لەخۆ دەگرێت. لیژنەکە بەردەوام دەبێت بۆ لێکۆڵینەوە لە کۆمەڵێک پرسی ئابووریش. دەبێت بە دوواداچوون بۆ بەرهەمهێنانی هاوشێوەی هاوپەیوەندیەکان بکەین و چۆن هاوپەیمانەکانمان ئێستا لەگەڵمان کار دەکەن بۆ پوچۆڵکردنەوەی هەوڵەکانی فراوانکردنی چین و پێم وایە دەبێت سەیری ڕێگاکان بکەین کە تێیدا زنجیرەی دابینکردنمان لەم پرۆسەیەدا سازش لەسەری نییە. هەروەها چین هەوڵی دیکەی هەیە. ئەوان لە ڕێگەی کۆمپانیەکانەوە وەبەرهێنان دەکەن. زۆربیان لە ویلایەتە جیاوازەکاندا لە بەرەی پێشەوەی بازرگانیەکان ویلایەتەکانی وەک ئیندیانا ڕۆژاوای ناوەڕاستی پێشەسازی و شوێنەکانی دیکە. هەروە کێبڕکەی کوشتتوکاڵی ئەمریکا لەگەڵ چین چارەسەر دەکرێت. ئەم دیاردانە جێگەی گەرانین کە تێیدا زنجیرەی خستنە بازارمان پەیوەست بە بەرهەمهێنانی خۆراک کێشەی تێکەوتووە و ئێمە کۆنتڕۆڵ لەدەست دەدەین. واتە دەستبەرداری لایەنێکی زۆر گرنگی ئاسایشمان دەبین کە بریتیە لە ئاسایشی خۆراک کە بەشێکە لە ئاسایشی نیشتیمانی. بەڵام ئەندامان دەڵێن لیژنەکە دەبێت هاوسەنگێک دروستکات بۆ ئەوەی زامنی ئەوە بکات کە کارەکانیان دادپەروەرانەیە. دەمانەوێت دڵنیابین لەوەی کە ئێمە دەستگای ئاسایشی نیشتیمانیمان بەهێز دەکەین لە هەمان کاتدا. وەک دەزانین نابینە هۆی وروژاندنی هەستی دژە بێگانە و هەستی دژە ئاسیایی. هاوکات لیژنەکە بیر لە کۆبوونەوەکانی دەرەوەی واشنگتن دەکاتەوە بۆ ئەوەی لە نزیکەوە چاو بخشێنێتەوە بەسەر ئەگەری مەترسیەکان بۆ سەر ژێرخانە گرنگە زیندوەکانی ئەمریکا. ئاسۆ جەبار بۆ راپۆرتی کاسرین جیبسن دەنگی ئەمریکا واشنگتن.